دا شاری ولێر و لە بارگایەکی تۆپی کوردستان ئامادەبوونی نوێنەری هەژدیانە گەیشتووەکە بە قۆناغی چاریکی کۆتایی شازی بەڕێوەچوونی خوڵەکە و کاتی یاریەکان ڕوونکراوە تیرپشکی یاریەکانیش ڕاکێشە. یەکەم و دووەمی کۆمەڵە یەکەم و دووەم کەوتنە یەک کۆمەڵە و یەکەم و دووەمی کۆمەڵی سێم و چوارەمیش کەوتنە یەک کۆمەڵەوە. لەر کۆمەڵێک 5 جاری ئەنجامدرێت و دووتی بە دوو شکست لەم قۆناغە دەکرێتە دەرەوە. دوتی پێش بە دوو سەرکەوتن دەگەناری پێش کۆتای ڕوبەڕوویانەکانی کۆمەڵەکەی دیکە بە چووناتن دەبنەوە. لە یەکەم یاریان لە قۆناغیەش تیپەکان ڕۆژی پێنجشەممە لە کاتژمێر 4 و 45 چوڵک ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. خاک پێشوازی لە شۆڕجەی ئەوشاری دەکات. ئارەرات دەبێتە میوانی هەندرێنی ئەوشاری. سیروانی هەڵەبجە میوانداری پێشمەرگەی سلێمانی دەکات. سیروانی نوێ ئاشتیش لەسەر یاریگایانەی ئاشتی بێک دەکات. لە قۆناغی دووەم بۆی پاڵەوانی خولی لاوان دیاری بکەین کاتمانش نەماوە بۆیە ئێمە کردمانە بە شێوازی دۆڕاوی جووت یعنی دوو یاریەکە یەکەم و دووەمی گروپەکانمانی کردمان دوو گروپ لە گروپ یەکەم و دووەم دەستنیشانەکەین بە هەمان شێوە لە گروپی دوو مقەسیارەکەن ئاینەن بە شێوازی چون و هاتن بۆی بتوانین پاڵەوانی خولی لاوان دیاری بکەین.